ملفێکم پێ یعنی یەک کۆڵ ئەوراقی تایە ئەمە بەسی موافقات توانیمانە ژنان و شیارکەینەوە جاران نەتوانی قسە بکەن لە چوارچێوەی ماڵەوە دەرچنە دەرەوە ئێستا نەخێر سێرەکەی خۆیان دێن بۆ سنتەرەکانی پۆلیس کە ئێستا ئێمە سنتەرێکمانەیە هەماهەنگێ لەگەڵ پۆلیسا سۆسیەل وەرکەرەکانمان لەوێ پێکەوە کارەکەین یان زۆرجار بە دوواچوونی کەیسێک لەگەڵ پۆلیسی کۆمەڵایەتی پێکەوە دەرەچین ئێمە ئێستا خۆمان ئەتوانین بڵێن 7 سنتەرمان هەیە لەسەر ئاستی شاری کەرکووک بە دوواچوونی کەیسی توندوتیژیەکانەکە کە ئێستا دێنین زیاتر مەسەلەن ژنان زیاتر دێن کە داوای وشیاریەکەن داوای ئەواکەن چۆن هەڵسوکەوتکەن لەگەڵ تاکەکانی خێزانە هەروەها لەگەڵ بڵێن چۆن پەروەردەی مناڵەکانی بکات چۆن هەڵسوکەوت بکات لەگەڵ هاوسەرەکەیە ئەتوانین بڵێن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کۆمەڵی ڕێکخراوی کوردی هەبوون زیاتر ئەوانەی کە بڕوایان بە مافی ئافرەتان هەبوو بەس لە دوای 16 ئۆکتۆبەرەوە یعنی زیاتر نەیانتوانی کار بکەن لێرە چونکە ئەو موافقانەی کە هەیان بوو لەسەر هەرێمی کوردستان بوو یعنی کەم ڕێکخراو ماوە لەسەر ئاستی شاری کەرکووک ئێستا دەستیان پێکردوێتەوە ئەو ڕێکخراوانە لە دوای ئەوەی کە بڵێن ڕەزامەندی بەغایان بەدەستهێنا و ئێستا شادەی بەغایان هەیە ئەتوانن ئێستا کار بکەنەوە ئێستا هەوڵەدەن مەسەلەن بزوتنەوەیەکی ژنان دروست بکرێت لەسەر ئاستی شاری کەرکووکە کە ئێستا کۆڵێ مەسەلەن ئەو چالاکبووانە لەسەر ئاستی ڕێکخراوەکانە یان لەسەر ئاستی حیزبەکانە پێکەوە ئیش بکەن هەتا بتوانن بزوتنەوەی ژنان بەهێزتر بێ لەم شارە لە هەموو شوێنێکەوە خەڵک ڕوومانتەیەکات لە هەموو شوێنێکەوە ماگانە بەلایانی کەمەوە 50 بۆ 60 کەیسمان هەیە دوای ئەوەی کە کەیسەکان دێت بۆ لامەن سێر کێشەکان ئەکەین کام کێشە زۆر زیاد بێ بەرەو زیاد بوون بچێت ئێمە ئەو مانگە تەرکیزەکەین لەسەر ئەو بابەتە و باسی ئەو بابەتە ئەکەین لە قوتابخانەکانەوە دەست پێ ئەکەین بۆ چونکە تەمەنیان مراهقە بۆیە ئێمە هەستەکەین پێویستیان بەوەیە کە شتەکان ببینن تۆزێ زۆر جیاواز لە شتەکان تێگەیشتوونە تۆزێ جیلێکن زۆر تایبەتن سەبریان زۆر کەمە تەقەبول هەموو شتێ ناکەن دائیمەن کە تۆ هۆشیار ئەکەیتەوە لێرە کەسەکە هۆشیارە بێتەوە حەق و حقوقی خۆی ئەزانێ لێرەمە پێویستمان بە قاوانینە پێویستمان بەوەیە کە حکوومەت پشت و پەنای ئافرەت بێت کە لێرە ئەو حقوقی خۆی زانی و داوای حەقی خۆی کرد داوای مافی خۆی کرد بەڵام ئەگەر بەرامبەرەکەی گوێی لێ نەگرێت ئەگەر بەرامبەرەکەی ئیمانی بەو مافە نەبێت بەداخەوە هەنێ جار عەکسی گەیاندووە هەنێ جار وای لێ هاتووە لەبەر ئەوەی داوای مافی خۆی ئەکات کوژراوە توندوتیژی بەرامبەر کراوە بەڵام ئێمە ئەتوانم بڵێم زۆر کێشەمان چارەسەر کردووە کەم بووەتەوە بەڵام ئەگەر من بڵێم نسبێکی زۆر کەم بۆتەوە نە دوای ئەوەی مافی خۆیان زانی داوای مافەکانیان ئەکەن لێرە ئەبێ یەکێک هەبێ گویان لێ بگرێت لێرە ئەبێ تەڕەفی مقابل ئەوانش هۆشیار ببنەوە ئەوانش ئیمانیان بۆ قەزەیە هەبێ بۆ ئەوەی کێشەکان بڵێن زیاتر بەرەو کەم بوون بچێتەوە یعنی ئێمە بەتەنها ناتوانین هیچ شتێ بکەین ئەگەر ئافرەت داوای مافی خۆی بکات لێرە ئەبێ دایک و باوکەکە لە پشتی بن لێرە ئەبێ پیاوەکەی لە پشتی بێت بۆیە ئێمە ئەم کێشانەمان هەیە جار وا هەیە ئەو داوای مافی خۆی ئەکات بەڵام بەداخەوە هەر خێزانەکەی خۆی لە پشتی نین ئیمانیان بەو مافە نییە